لەمە ولا باسی تەوتین بکەینە بێ بڵین بە ئیجازەی کاقوبات بۆی سەری نێشێ بەڵا بوو ڕۆژنامە نووسەکان جوابیان باێتەوە مێشکی خەڵک بە حکومڕانی ئەوان تێک چووە مێشکی خەڵک بە ژاوەژا و بەڵێنی ناڕاستی هەڵبژاردننی ئەوان تێک چووە ئەوان بوون لە هەڵبژاردنا مێشکی خەڵکیان بردبوو دەیان بەڵێنی ناڕاستیان بە خەڵکدا لە پێناوی ئەوەی پارتی لەگەڵ یانە ڕێبکەوێنیوە بەنیوە هەرچی بەڵێنەکانیانە خستیانە ژێر پێی هیچیان نەبردە سەروەڕاستیشیان لەگەڵ خەڵک نەکرد ئەوان بوون مێشکی خەڵکیان بردبوو بە سەرۆکی حکوومەتیانەوت مدیرعام ئەمڕۆ لە بەغدا پیانە و پایەدار و ئەش بێ دەنگی پێ بدەنەوە بیکەنەوە بە سەرک وەزیران وەڵی من ئەگەر سیاست وا بکەم قەت لە ڕووم نایە قسە بکەم جارێتر وەڵایە گەر من لە ماوەی تەمەنی کاری پەرلەمانتاریمە ئاوا پێچەوانەی یەک قسە بکەم و بێم لای تۆ شتێتر بڵێم وەڵا لە ڕووم نایە جارێتر بێمەوە سەرمێزی هیچ کەناڵێک و سەر کورسی هیچ پەرلەمانتاریەک بەداخەوە یعنی ئەمە نەتیجەی حکومڕانی ئەوانە ئەمە کە خەڵک دۆخ و ژیانی ئاوایە بەڵام لەلایەکی تریشەوەڵێم خەڵکینە پیرۆستان بێ ئەو ئێوە بوون دەنگتاندایەوە بە ئەم حیزبانە ئەوە نەتیجەکە